ساڵانە پار ڕەمەزان خواستی گۆشت زۆر بوو بەو شێوازەی مەعاش جێگیر بوو مستەخیر بوو لە کاتی خۆیان مەعاش بە هاوڵاتی ئیرا بەس ئیمساڵ خواستی کەمە خۆی زیاتریش دەلالە دەگاتە سەر بێ مەعاشیەکە بازار هەیە تۆ پارە پێ بێ هەموو کاتێ بازاری شت دەیە بەس بۆ نمونەیە کابرا هەتا 15 ڕەمەزان هاو بەلای من ئەوی 10 کیلۆ گۆشتم بەرێ 5 کیلۆ قیمەم بەرێ ئیسا یە دەڵێ 2 کیلۆ گۆشت و کیلۆ قیمەم بەرێ کاتەکەی پێ باتە سەر ئەگەر پارەی پێ بێ زیاترە بە پارەشی پێ نەبوو مەجبورە کەمی کاتەوە زیاتر حەزی لە چ جۆرەی گۆشتە هەر گۆشتی بەرخ و گۆشتی جۆرەکە خەکان بەرز نەبوونەتەوە نێتەوە دە ڕۆژ 20 ڕۆژ لەمە پێشەر چۆن ئیسا ژەروایە 18000 بە 20000 گۆشتی بەرخ بە 20 گۆشتی نەرمەی جۆرەکە بە 18000 بە پوختی بە پاکراوی لە ڕەمەزاندا سەر و پێ فرۆشی هەیە فرۆشی بەس بە جۆرەی پێویست ناوەکو پێش ڕەمەزان نا لەبەرەوەی ڕەمەزانان تۆ بەس ئێواران نانەخۆی هیوایە سەر و پێ ناوێرێ بیخوا لەبەرەوەی لەبانەوە تا ئێوارەی چی نەخواردووە ئەو شتە چەورە ناوێرە بخوات بەس برنج و شلەکە خوێ